سڵاوتان لەبێت بۆ خوێندنی ئۆنلاین کە خوێندنگە و پەیمانگە و زانکۆ هەمووی دەستی کرد بە خوێندنی ئۆنلاین زۆر توڵ و مۆدل و AI یا ئەپلیکیشن هەیە کە سوودی هەیە بۆ مامۆستایان و خوێندکاران. دیپسیک کە یەکێکە لە ژیری دەستکردەکان زۆر نایابە، فول خۆڕاییە کە کۆمپانیایەکی سینیە، هەم بە شێوەی ئەپلیکیشن و هەم بە شێوەی ئۆنلاین ئەتوانی بەکاری بێنی، وە گوتمان هیچ پارەدانێکی نییە، فول خۆڕاییە و زمانی کوردیەکەشی زۆر باشە، تۆ ئەتوانی بە کوردی لەگەڵی بدوێی. بۆیە بۆ خوێندنی ئۆنلاین پێشنیارتان بۆکەم بەکاری بێنن کە زۆر باشە. بەنمونە تۆ ئەگەر خوێندکاری یا مامۆسای ئەتوانی ئیسفادە لە دیپسی بکەیت. من ئێستا دەقێکی ئێمێ کە پێی ئەڵێم پێم وتووە کە سێ ناوی میوەم بە ئینگلیزی پێ بڵێ کە لە بەردەم هەرکیان ئیمۆجی میوەکە و پیتە کوردیەکەش نووسرابێ، ئەمە بە تایبەت بۆ قۆناغەکانی سەرەتایی لە پۆلی 1 بێ یا 2 بێ یا 3 بێ یا 4 بێت و ئەوەی کە تۆ ئەتەوێ. ئەمە وەکو نمونەیەکە کە ڕوونیەکەینەوە. دیقەت بەن، ئەمە دیپسیکە، ئەمەش ئەدرەسەکەیەتی لە ئینتەرنێت و ئەتوانی بە شێوەی ئەپلیکیشن بۆ پلەیستۆر و ئەپستۆر دایبەزێن. پاژەوەی تۆ لەم خانەیەدا ئەو شتێک کە تۆ ئەتەوێ ئەینووسیت، دواتر کلیک لە سەحمەکە ئەکەی، چاوەڕێی نەتیجەکەی. دیقەت بەم بەڕێزان، من داوام لێ کرده بوو کە سێ میوەم بە ئینگلیزی و لە پاڵێ ناوی کوردی و لە پاڵێ ئیمۆجیەکیش بنووسێ بۆی ئەمە قۆناوتمان بۆ قۆناغی سەرەتاییە. دیقەت من چەند بە جوانی بۆی نووسیمین. ئەمە سێ میوەکەیە، ئاپڵ و بەنەنا و ئۆرنج. ڕسمی هەرسێکیشیانی نووسیوە و لە تەنیشتیشیا کوردیەکەی نووسیوە. ئەمە بۆ یەکێک لەوانی کە قۆناغی سەرەتایی بێت، تۆ ئەتوانی لە هەر قۆناغێک و لە هەر مەرحەلەیەکەی ئیسفادەی لێ بکەیت. ئەگەر نمونەیەکی تری پێ بێت، لێرە نووسینێکی تری ئەینێ، پێم وتووە کە من لە پۆلی هەشتم و لە بابەتی کارلێکی کیمیایی تێناگەم، دەتوانیت بە نمونەیە کە لە چێشخانەی ماڵەوەماندا هەبێت بۆم ڕووبکەیتەوە. داوای نمونەیەکی لێ یەکەم کە واقعی بێ و لە ژیانی ڕۆژانەمانە بەرکەوتەمانە بێت تا بتوانین لە کارلێکی کیمیایی تێبگەین. لێرە بە دیپسیکم وتووە، دیقەت من زۆر بە خێرایی وەڵامیەینەوە، نووسێتی بەخێر بێت خوێندکاری پۆلی هەشت دەربارەی کارلێکی کیمیایی پێویستە بە نمونەی چێشخانەی ماڵەوە ڕوون بکرێتەوە. لێرە بیرەکاتەوە. ئەمە زۆر بە جوانی بۆی ڕوون کردوینێتەوە، وەکو دیقەت بە نووسێتی نمونەیەک لە چێشخانەی ماڵەوە سەبارەت بە کارلێکی کیمیایی، تێکەڵکردنی سۆدەی خواردن، سرکە. ئەمە وەکو کارلێکی کیمیایی و چەنەهان ڕوونکردنەوەی تریاوە. بۆیە لە ئێستا ئەتوانم بڵێم دیپسیک یەکێکە لە مۆدێلە زیرەک و زۆر باشەکان، هەمووان ئەتوانن بەبێ بەرامبەر بە خۆڕایی بەکاری بێنن. هەروەها لە بیرتان نەچێت لە ئێستا داشکاندێکی زۆر باشم بۆ کۆرسی AI کردووە، لە 5 جوانەی سەرەکی پێک دێت، لە ساعت 25 داشکاندی لەسەر و تا 15 نیسان بەردەوامە. بۆ بەشداریکردن لەم کۆرسە یان هەر زانیاری زیاتر لە کۆرسی AI ئەتوانن ناوە بنێرن لە خزمەتتان. هیوادارم ئەم بابەتەش سوودی هەبووە و کاتێکی خۆش خواتان لەگەڵ.